ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. ئەوە گچکەترین هەڵوێستە کە هەیتیان بەرامبەر زوڵم و ستەم و نادادگەری و گەندەڵ. انتخاب ئێستاکە یعنی هەڵبژاردن بوویتە وەسیلەیەکی ئەو زمانەی ئامرازێکە لەو ئامرازانەی کەوا شتی خراپی پێلا دەچی پێی دەفع دەکرێت و ئینسانی مسلمان مکەلەفە لە لای خوای گەورە تەکلیفی لێکرایە کە ئەوانەی خراپن پاڵیان دەین لایان دەین، ئەوانەی خراپن ئەوانەی چاکن بیان هێڵینەوە. خوای گەورە لە ئاەتی 250 سوورەتی ئەلبەقەرەدا فەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. ئەگەر هەندەکان لا نەدەن، هەندەکان ڕانەگرن لە خراپەی، زەوی پڕ دەبی لە گەندەڵی و لە خراپە. هەر کەسێک چۆ سەر کورسیە نایەتە خوارێ، هەر کەسێک شتێکی پێ بەخشرا تەسلیم هیچ کەسێک شتکەی ناکە. فئێمەی مسلمان ئەو ڕۆژوڕامان نەمایە لە نظامی دیموقراتیەت شتێک هاتیە پێی دەڵێن انتخاب. ئەو انتخابە ئەکرێ وەکو وەسیلەک وەکو سیلاحێک بەکار بینینەوە بۆ لادانی گەندەڵی و خراپە و زوڵم و بێدینی. هیچ چارێکی دیکەمان نییە. بە شوڕا هیچمان پێ ناکرێت، کەس بە شوڕا چمان لۆ ناکە. ئایا پێغەمبەر مابوایە صلی الله عليه وسلم بە شمشێر و بە تیر و شیر شەڕی دەکرد؟ دەبێ بەو سیلاحانە شەڕی کرد بە کە ئێستا شەڕی پێ دەکرێت. سیلاحی ئەوڕۆکە لە بۆ لادانی گەندەڵی، لە بۆ لادانی خراپە، لە بۆ لادانی زوڵم و ستەم لەسەر فەقیر و فەقاری ئەو انتخابەیە. ئەگە خەڵک بەشداری نەکە هیچ شتێک لە ناچی، هەموو شت تۆ خۆی دەمینیتەوە و خراتریش دەبی و زوڵم ئیستیبداد دەکات، زیاتر دوور و درێژ دەبیتەوە. لۆیە بەواجبی دەزانم بە گوێرەی شریعەتی ئیسلام هەرچی مسلمانە و خۆ بە مسلمان دەزانی بیەوێ ئەو واقعە گۆڕانکاریەکی چاچی بەسەر بێ خوای گەورە بیگۆڕی، دەبێ بچن بەشداری بکەن و ئەوە گچکەترین هەڵوێستە کە هەیتیان بەرامبەر زوڵم و ستەم و نادادگەری و گەندەڵی.